دایکان، باوکان، کەس و کاری گیان بەخەتکردوانی کۆمەڵە بینەرانی خۆشەویست، سڵاو و ڕێز. لە بەرنامەی یادی هاوڕێیانی گیان بەخەتکردووەوە جارێکی تر دەبینەوە میوانی ماڵەکانتان تا ڕێز بگرین لە سێ گیانبازی ڕێبازی ڕزگاوری چەوساوەکان، هاوڕێیان دکتۆر فەتحوڵڵا لوتفوڵڵا نژادیان، ناسراو بە دکتۆر فەتێ، ناسری تۆفیقیان و گوڵڕێزی قوبادی. بینەری بەرنامەی ئەم جارەشمان بن. بەرز و بەڕێژ بێت یادی شۆرشژێری کۆمۆنیست و سیمای خۆشەویستی نێو کرێکاران و زەحمەتکێشانی جنوبی کوردستان، دکتۆر فەتحوڵڵا لوتفوڵڵا نژادیان، ناسراو بە دکتۆر فەتێ. باسکردن لە کەسایەتی هاوسەنگەرانێک کە لە ڕێگای ئامانجی کۆمۆنیزمدا ڕەنجیان کێشا و دواوین سنوورەکانی فیداکارییان پێوە، بە تایبەت بۆ کەسانێکی وەک هاوڕێ فەتحوڵڵا لەم مەجاڵە کورتەدا کارێکی ئەستەمە. بەڵام لێرەدا بۆ ڕێزگرتن لە یادیە و خۆشەویستە تەنیا گۆشەیەکی چکۆلە لە ژیانی پڕ لە هەڵسوڕان و خەباتکارانەی دەخەینە بەرچاو. هاوڕێ فەتحوڵڵا کە لە نێو خەڵکدا بە دکتۆر فەتێ دەناسرا، ساڵی 1329 لە داوێنی بنەماڵەیەکی مام ناوەندی لە شاری سنە چاوی بەژین پشکوت. تا وەرگرتنی دیپلۆم هەر لەو شارە مایەوە. دواتر بۆ درێژەدان بە خوێندن لە رشتەی پزیشکی دانشگاوی تەورێز دامەزرا. هاوڕێ فەتێ لە دەورانی لاوبیەتیەوە و لە ژیانی ئاساییدا ئینسانێکی عەداڵەتخواز بوو. هەرەو هەستەوای کرد کە لەگەڵ چوونی بۆ زانکۆ مەیلی بەرەو ئامانجەکانی سۆسیالیستی و خەبات ڕاکێشا و زۆر زوو هاتە نێو کۆڕ و کۆمەڵی خەباتی خوێندکارانەوە. هەر لەو ماوەیەدا بوو کە دوای پەیوەندی و نزیکی لەگەڵ هاوڕێیانی گیان بەخەتکردوو دکتۆر جەعفەری شەفیعی و کاک ئەیوبی نەبەوی لە کادرەکان و هەڵسوڕاوانی ناوەسراوی بزوتنەوەی کۆمۆنیستی هەرچی زیاتر لەگەڵ مارکسیزم ئاشنا بوو. دکتۆر فەتحوڵڵا دوای تەواوکردنی دەورەی سەرکەوتوانەی خوێندن لە زانکۆ لە بیمارستانی شاری مەریوان وەک پزیشک دەستی دایە کارکردن. لەو ماوەیەدا کە لە بیمارستان کاری دەکرد، بۆ تەنیا ساڵتێک لە خزمەتکردنی نەخۆشەکان غافڵ نەدەبوو. پاش ماوەیەک لەسەر داوای خۆی چووە دەرمانگەی ئاوایی شوێشە لە دەوروبەری شاری سنە و بۆ ماوەی ساڵێک لە دەرمانکردن و
معالجەی نەخۆشەکانی ئەو گوندە و گوندەکانی دەوروبەری بەو پەڕی جددیەت و دڵسۆزیەوە کاری کرد. بە کۆڵەپشتی دەرمانەوە ئاوایی بە ئاوایی دەگەڕا، بە جددیەت و سەمیمیەتی بێسنوورەوە هەوڵی دەدا چاوەڕێسەری گیر و گرفتەکانی خەڵکی زەحمەتکێش بکات. کاری پزیشکی ئیمکانی پێدا بوو کە بە شێوەیەکی بەربڵاو لەگەڵ کۆمەڵانی خەڵک پەیوەندی بکرێت. بە تێگەیشتنی قوڵی سیاسی بە جێگا و شوێنێکە لە ناو خەڵکی فەقیر و هەژاردا بەدەستی هێناو بوو، وەکو سیماوەیەکی خۆشەویست و جێگاوەی متمانە جێگاوەی خۆی کردەوە. زۆرێک لە بنەماڵەکان و خەڵکی زەحمەتکێش ئەویان وەک گڕۆڵەی خۆیان چاو لێ دەکرد و ئەو شەوان و ڕۆژانەی کە لە ناویاندا ژیا بوو هیچ کات لەبیر ناکەن. ئاوا هەڵسوڕان و ئاوا خۆشەویستیەک لە چاوی بەکرێ گیراوانی ساواک شاراوە نەبوو. بڕیاری دەست بەسەرکردنی لەلایەن بەکرێ گیراوانی ڕژیمی شاوە لە پاسگای ژاندارمری ئەوێ هەنگ جێبەجێ کرا. بەڵام دوای پشتیوانی بەربڵاوی خەڵک لە دکتۆر فەتێ پاسگا نەیتوانی ئەو بڕیارە جێبەجێ بکات و ناچار ئازادیان کرد. بەڵام سەرنجام فشاری ساواک بوو بەهۆی ئەوەی کە نەتوانێ لەو ناوچەیە بمێنێتەوە. هاوڕێ فەتێ ئەمجار بەڕێکخستنی مەتەبی تایبەت لە شەقامەکانی شاری سنە لە شوێنە هەژار نشینەکان کە بە تایبەت سەرڕێگای هاتوچۆی زەحمەتکێشانی ئاواییەکان بۆ شاری سنە بوو، کاری خۆی درێژە پێدا. ڕاپەڕینی ساڵی 1357 و تەفروت و نواوکردنی ڕژیمی پاشایەتی کە دکتۆر فەتێ خۆی یەکێک لە تێکۆشەرانی کۆڵنەدەری بوو، مەجاڵێکی باشی بۆ ئەو کردەوە. دوای ڕاپەڕین بەداخەوە دەورانی چالاوچی هاوڕێ فەتێ زۆر کورت بوو. ڕۆژی نۆی خاوکەلێوەی ساڵی 1358 لە کاتی یارمەتیگەیاندن بە خەڵکی تورکمەن سەحرا لە حاڵێکدا کە بەرپرسیاریەتی ئەو کاراونەی لە کۆمەڵەوە بەستۆ بوو، بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانی بەخت کرد. دوای بڵاوبوونەوەی هەواڵی گیان بەختکردنی دکتۆر فەتێ و هاوڕێیانی هەزاران کەس لە ڕێو ڕسمی ناوەشتنی تەرمی ئەو ئازیزانەدا بەشداریان کرد. سەدان کەس لەو زەحمەتکێشانەی کە لە نزیکەوە دەیان ناسی لە ئاواییەکانی دەوروبەرەوە خۆیان گەیاندە شاری سنە و لە غەمی لەدەستدانی یار و یاوەری خۆیاندا فرمێسکیان بێشت. شێعرێک کە لەسەر مەزاری ئەو هاوڕێ خۆشەویستە نووسراوە بەباشی وەسفی فیداکاری و خۆشەویستی ئەوە لە نێو خەڵکی زەحمەتکێشدا. هۆیە و سەرهۆیە بەنەن بێساران، دێ بە دێگەڕان شوێن دەردەداران. بەگیان بەختکردنی دکتۆر فەتحوڵڵا لوتفوڵڵا نژادیان کۆمەڵە یەکێک لە کادرە بە نرخەکانی خۆی و کرێکاران و زەحمەتکێشانی جنوبی کوردستان یەکێک لە ڕابەرانی کۆمۆنیستی خۆیان لەدەستدا. یادی دکتۆر فەتحوڵڵا لوتفوڵڵا نژادیان ناسراو بە دکتۆر فەتێ
بە درێژەی ڕێبازی بەرزی ڕێژ لێ دەگری. بەڕێز بێت یاڵدی هاوڕێ گوڵڕێزی قوباڵدی. هاوڕێ گوڵڕێز ساڵی 1330 لە شاری سنە لەدایک. خوێندنی سەرەتایی لە شاری سنە و دەبیرستانی لە شاری کرماشان تەواو کرد و دواتر لە زانکۆی کرماشان درێژەی بە خوێندندا. هەر لەو سەردەمەدا بووکە بەهۆی خوێندن و باوسی سیاسیەوە مەیلی بەرەو خەباتی سیاسی ڕاکێشرا و دەست بەجێ لە نێو هاوڕێکانیدا لە شوێنی کار و لە ئەڵقەی دۆستانیدا بە شێوەیەکی ڕێک و پێک دەستی داوای هەڵسوراونی سیاسی و تەبلیغاتی ڕووناکبیرانەی دەکرد. دوای تەواوکردنی زانکۆ گەڕایەوە شاری سنە و بە بۆنەی بیر و باوەری شۆڕشجێرانە و سۆزی خزمەت بە خەڵک مەدرسە فەقیرنشینەکانی بۆ ئاونەوتنەوە هەڵبژارد. هەر لە سەرەتاوە پەیوەندیەکی گەرموگوڕی لەگەڵ جەماوەری ئەو گەڕەکانەدا دروست کرد. هاوڕێ گوڵڕێز لە گەڕەکە هەژار نشینەکانی سپوراوای شاری سنە سەردانی ماڵی کرێکاران و زەحمەتکێشانی دەکرد. دەرمانی بۆ نەخۆشەکانیان دەبرد، گفتوگۆی لەگەڵ دەکردن و تێدەکۆشا سەبارەت بەو مینەت و کوێرەوەریانەی کە سەراسەری ژیانیانی گرتووە وشیاریان بکاتەوە. هاوڕێ گوڵڕێز لە ڕێگاوی تێکۆشانی خۆیدا لەگەڵ کۆمەڵە پەیوەندی گرت. ئەو ڕێگاوی مامۆسایەتی دێهاتەکانی گرتەبەر. لە هاوینی ساڵی 57دا بۆ ماوەی 3 مانگ لە کارخانەی قرقرەی زیبا لە شاری تاران کرێکاری کرد. هەر لەو کاتەدا خانوویەکی لە گەڕەشی کرێکاری نشیندا بەکرێ گرت. ئەم دەورەیە لە خەباڵی خۆی بە شێوەی نەهێنی درێژە پێدا و هاوڕێی زۆری لە نێو کرێکارانی ئەو شوێنەدا پەیدا کردبوو. کرێکارانی ئەو کارخانەیە بە هەقدەستێکی کەم و لە ڕەوشێکی سەختدا کاریان دەکرد و بە بۆنەی داونیشتنی زۆرەوە تووشی ئازاری پشت و لاو. لە پاییزی ساڵی 57دا هاوڕێ گوڵڕێز گەڕایەوە شاری سنە. لە پاڵ کارکردن لە ئاوایی کانیمیرانی مەریوان بێوچاون لە ناڕەزایەتیەکانی جەماوەری خەڵکی مەریواندا بەشداری کرد. پەیوەندی پتەوی هاوڕێ گوڵڕێز لەگەڵ ژنانی زەحمەتکێشانی ئەو ئاواییانەی وا کاری لێ دەکرد بووە هۆی ئەوەی کە لە نێو دڵی ئەواندا جێبکاتەوە و ببێتە خۆشەویستیان. ئەو هەموو کات هەوڵی دەدا ڕاگەیاندەکانی کۆمەڵە لە نێو خەڵکدا بڵاو بکاتەوە. هاوڕێ گوڵڕێز لە جەریانی ماوەنگرتنی جووتیارانی ناوچەی مەریوان و هەروەها لە ماوەنگرتن لە خواردنی ئەواندا بەشداری چالاکانەی کرد. گوڵڕێز بەم جۆرە لە هەموو مەیدانەکانی خەباوتی جەماوەری ئەو سەردەمەدا بەشداری کرد و بەرپرسیارەتی گرتاستۆ. هەر لەبەر ئەم لێهاتوویانە بوو کە بوو بە ئەندامی کۆمەڵە و لە ئەرکەکانی بە تایبەت
هەرچی وشیارکردنەوەی ژنان هیچ کات نەوەستا و کۆتایی نەکرد. بەداخەوە ئەم کیژە ئازا و کۆڵنەدەرە ڕۆژی نۆی خاکەلێوەی ساڵی 1358 لە کاتی بەڕێوەبردننی ئەرچی یارمەتی گەیاندن بە خەڵکی تورکمەن سەحرا بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانی لە پێناو بەدیهاتنی ئامانجی کرێکاران و ڕێبازی بەرزی کۆمەڵەدا بەخت کرد. بۆ ڕێزگرتن لە یادی هاوڕێ گوڵڕێز یەکەمین دەستەی چەکدار کراوی ژنان لە نێو کۆمەڵەدا نێونرا هەلی شەهید گوڵڕێز. یادی ئازیزی بە درێژەی ڕێگای ڕێز لێنەگری. منم alay Suri soresine da çakini Suri soresine da çakini Min bahçeke Nezire wala suram Surudi aşna buna wa Rubaduz min akhiri Rubaduz min akhiri زلوت که یامانجی خمو بیرو مبستم لخبت وازناییم تا نبینم سربسته بر زلوت که یامانجی خمو بیرو مبستم لخبت وازناییم تا نبینم سربسته منم alay Suri soresine da çakini من bahçeke Nezire wala suram Surudi aşna buna wa Rubaduz min akhiri Peşmergeyi vişyarım, rige saxtım lareya Çakil az birim eşkim, müjdey dvaroji peya Peşmergeyi vişyarım, rige saxtım lareya Çakil az birim eşkim, müjdey dvaroji peya Menim alay Suri soresine da çakini من bahçeke Nezire wala suram Surudi aşna buna wa Rubaduz min akhiri
دەساوچی نەکانم وەرن ببین بە یەک لەش بیگەشێنینەوەژیان دوای بینی ڕۆژی دەساوچی نەکانم وەرن ببین بە یەک لەش بیگەشێنینەوەژیان دوای بینی ڕۆژی منم ئەڵای سووری شۆرەشینێ دەشاکێنێ من باچەکێم لە ژیرەواڵە سوورم سرودی ئاش نەبوونەوەم ڕووبا دوژمن ئەخوێنێ ڕووبا دوژمن ئەخوێنێ یاد و ڕێگای هاوڕێ ناوسری تۆفیقیان لە بەڕێوەبەرانی جوڵانەوەی کرێکاری و ڕزگاری بەخشی ئینسان بەرز و بەڕێسە. هاوڕێ ناوسر لە شاری ئیسفەهان لەلایک لە ڕۆژی 18 گوڵانی ساڵی 1358 هەتاوی ئەو ڕۆژانەی کە ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووی ئیسلامی ناوی بەهاری ئازادی لێنابوو، کاتێک هاوڕێ ناوسر لە ریزی خۆپیشاندانی کرێکارانی بێکار لە شاری ئیسفەهان دەستیان دا بۆ ناڕەزایەتی لەلایەن مەئموران و ئینسان کوژانی ڕژیمی ئیسلامیەوە تێرۆر کرا. تێرۆری هاوڕێ ناوسری تۆفیقیان لە ریزی خۆپیشاندانی بێکاران پاش کەمتر لە 3 مانگ لە شۆڕشی ڕێبەندانی 1357 هەتاوی دژایەتی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی کە لە جێگای دەسەڵاتی پاشایەتی دانیشتبوون لەگەڵ کۆمۆنیسم و چینی چەوساوەی ئەو وڵاتە بە ئاشکرا بۆ هەمووان دەرخست. هاوڕێ ناوسر خوێندکاری زانکۆ بوو کە بە هیوا و ئاواتی ڕزگاری چینی چەوساوە و ژێردەستانی وڵات بە ریزی خەباتی کرێکاری پەیوەست. ئەم هاوڕێ خۆشەویستە هەڵسوراوی خەباتی بێکاران لە نێو شار جام لە دەستدانی هاوڕێ ناوسری تۆفیقیان لە گوڵانی 1358 و لە نێو ریزی پێشەوەی چینی کرێکار و چەوساوەدا نەتەنیا لە شاری ئیسفەهان و باوقی شارەکاندا ڕق و بێزاریەکی بەربڵاوی لە دژی کۆماری ئیسلامی پێکێنا، بەڵکو بوو بەهۆی وشیاریەکی زۆرتر بۆ بەرەو پێشبردنی خەباتی ئەوان کە هەتا هێنانە خوارەوەی دەسەڵاتدارانی سەرمایە درێژەی دەبێت. یاد و ڕێگاوی هاوڕێ ناوسر و هەموو ئەو کرێکار و شۆڕژگێرانی کە بەدەستی بەکرێگیراوانی جنایەتکاری ڕژیمی ئیسلامی تێرۆر کران و یان لە زیندانەکانی ئەو ڕژیمەدا ئەشکەنجە دران و خوێنیان ڕژاوێ سەر عەرز بە درێژەی ڕێبازی بەرزیان ڕێز لێ دەگرێت. کاتێ مردم لە ماتەمینی یادیاندا ژینیش بە بەرگی ڕەشەوە بەشداری کرد، کەچی وەختێ باس هاتە سەر بیرەوەری ژین و مەرجیان ڕەشپۆشی ژین خۆی داڕنی و بوو بە مەراق بەسەر دڵی سەرمایەوە.
کاتی مردن لما تمینی یادیاندا ژینیش بە بەرگی ڕەشەوە بەشداری کرد کەچی وەختێ باست هاتە سەر بیرەوەری و ژین و مەرجیان ڕەشپۆشی ژین خۆی داڕنی و بوو بە مەراق بەسەر دڵی سەرمایەوە کاتی مردن لە ماتەمینی یادیاندا چاوی ئەوین بوو بە ئەسرین لەو دەمەدا فرمێسکەکان هاتنە وەڵام نەختێ بۆ دوا ڕۆژ بڕوانن بۆ جیهانێک کە فرمێسک تەنیا لەسەر پەلکی گوڵە و ئەویش بەرگەی تیشکی گسنجێ ناگرێ کاتێ بۆ دوایین جار خەوتن لەناو هەزاران گلێنەی خەواڵوودا خەوڕاپەڕی و نەخەوتەوە هەتا تەواو وازی هێنا لە بێداری بێوشیاری ئەی هاوڕێیان هێشتا شوێنی ئەو ریشال و تەلزمانەی خستوتانەتە سەر جەستەی ئەم نیزامە نەکبەتەوە ئاوەڵایە ئێمەش دروست لەو شوێنەوە شوێن ڕەچەی پەنجەتان دەگرین هێندەی ڕووشین هەتا لەودی و پەردەی ڕەشی ئەم جیهانە ئاوەشوەدا خۆری ئاوات دەگرینە ئامێزی تین و جا ئەو کاتی نەکەر زنجیری کۆیلەتی دنیای ئەمڕۆ دادەماڵین تەبیعەتیش ڕزگار دەکەین بینەرانی خۆشەویست بەرنامەی ئەو جارەی یادی هاوڕێیانی جان بەخت کردوتان پێشکەش کرا لە بەرنامەی حەوتوی داهاتووماندا ڕێز دەگرین لە یادی ئازیز و هەمیشە خۆشەویستی هاوڕێیان مەحموودی سلێمانی فائزەی قوتبی و حسێنی پیرخزرانیان تا ئەو کات شاد و بەختەوەر بشین